فستیڤاڵی تەندروستی لە هەولێر بەڕێوە دەچێت دەمانێت بزانین کە ئەم فستیڤاڵە چەند ڕۆژە خایەنێت گرنگیەکەی چییە سەبارەت بە چلایەنێکی تەندروستیە کێتیایدا بەشدارە بێت و هەموو ئەمانە کۆمەڵە پرسیارن کە لە هەردوو میوانی ئێمە لێرە کە ئامادەن ڕەوا عەبدوڵڵا و هەروەها میوانەکەی کە بڵین ڕەوا عەبدوڵڵا خۆی جێگری سەرۆکی فدراسیۆنی نێودەوڵەتی قوتابیانی پزیشکی و هەروەها میوانی دیکەشمان خاتون نالینە نالین جوتیار ئەوش بەرپرسی کۆمیتەی مافی مرۆڤی فدراسیۆنی نێودەوڵەتی قوتابیانی پزیشکیە و لەگەڵ ئەوانە گفتوگۆکەین سەبارەت بە فستیڤاڵەکە ڕێکخراوە. زۆر بەخێر بێن بەیانیتان باش لەوە دەست پێ بکەین کاگڕەوە ئەم فیدراسیۆنە چییە کەی دامەزرا چۆنە کاری چی تێدا دەکەن ئەگەر بەگشتی وەسفێکمان بۆی بکەیت. پێشەکی ئایفمسی ڕێکخراوێکی نێودەوڵەتی پزیشکیە کە لە ساڵی 1950 لە دێنمارک دامەژرا لەو کاتەوە گشتێکی زۆری بەخۆی بینیوە و تاکو ئێستا لە 130 وڵات 139 لقی جیاوازی هەیە. یەک لەو لقانی ئایفمسی نێودەوڵەتیەکەش بە شانازی و ئایفمسی کوردستانە کە دەبێتە 4 لق ئەویش هەولێر و دهۆک و سلێمانی و کۆیە. هەر یەک لەو لقانەش لە چەند کۆمیتەیەک پێکاتوە کە هەریەکەیان تشک دەخەنە سەر بابەتێکی دیاری کراو. بۆ نمونە کۆمیتەی مافی مرۆڤمان هەیە، کۆمیتەی تەندروستی کۆمەڵمان هەیە، کۆمیتەی پەروەردەی پزیشکیمان هەیە و شایانی باس کۆمیتێکمان هەیە تایبەت بە ئاڵوگۆڕی نێودەوڵەتی قوتابیان کە ساڵانە چەندین قوتابیمان لە کوردستانەوە بە بەرنامەی ئاڵوگۆڕی نێودەوڵەتی دەستنە وڵاتانی تر و بە هەمان شێوەش لە وڵاتانی تریش چەندین قوتابی دێنە کوردستان و جێگەی دڵخۆشە کە لەو چەند ساڵی ڕابردوودا ژمارە قوتابیانی کە دێنە کوردستان زۆر زیادی کردو. زۆر باشە. با خاتون نالین باسی فستیڤاڵەکەمان بکات کە ئەم فدراسیۆنە ڕێکی خستووە. بە چ ئامانجی ئەم فستیڤاڵەتان ڕێک خستووە چەند ڕۆژ بەردەوام بێت؟ فستیڤاڵی تەندروستی طبعاً ئەو فستیڤاڵە یازدەمین فستیڤاڵە کە لەلایەن ڕێکخراوی ئایفمسی کوردستانەوەدا ئەنجام دەدرێتن. فستیڤاڵەکە با بڵێن بە شێوەیەکی گشتی تەرکیز دەکاتە نزیکەی سەر 15 نەخۆشی باو کە لەناو کۆمەڵگەماندا باوە هەم لە ڕووی پشکنینەوە هەم لە ڕووی هۆشداریکردنەوە. لە ڕووی پشکنینەوە چەندین پشکنینی جۆرا ئەنجام دەدرێت وەکو پشکنینی گشتی خوێن و پشکنینی چاو و پشکنینی پەستانی خوێن و شەکرەی خوێن و ددان و چەندین پشکنینی دیکە. لە ڕووی هۆشداریکردنیشەوە هۆشداری لەسەر چەندین نەخۆشی و بابەتی باو دەکرێتن وەکو نەخۆشیەکانی دڵ و نەخۆشی شێرپەنجە و هۆشداری دەربارەی تەندروستی دەرونیش دەدرێت بە هەمان شێوە. فستیڤاڵەکە لەمڕۆ دەست پێ دەکات کاتژمێر 6 ئێوارە و بە هەمان شێوە بەیانیش بەردەوام دەبێت کاتژمێر 6 ئێوارە. زۆر باشە. کاگڕەوە لەسەر ئەم با بڵێن ئەم فیدراسیۆنە زیاتر پرسیار لە بەڕێزت بکەین چەند قوتابی لەلای ئێوە تۆمار کراون ژمارەی ئەو قوتابیانە چەندن ئایا ئێوە دەتوانن چی بۆ قوتابیانە بکەن؟ پێشەکەی لە ئایفمسی نێودەوڵەتی زیاتر لە 1.5 ملیۆن قوتابی پزیشکی ئەندامە لە ساستی جیهان بەس لە کوردستان زیاتر لە 1500 ئەنداممان هەیە ئەندامی کارە کە ساڵانە ڕێژستریشنیان لە هەموو هەرێمی کوردستان تایبەت بە هەولێر بەڕێزت کار دەکەی وایە؟ بەڵێ لە هەولێر نزیک 500 مێمبەرمان هەیە یعنی هەولێر بەراورد زۆرترینە بە شارەکانی دیکە. بەڵێ هەولێر و سلێمانی لە شارەکانی تر زیاتر. چی بۆ قوتابیەکان دەکەن ئێوە چۆن دەتوان هاوکاریان بکەن پاڵپشتیان من لە بابەتەکان؟ ئەڵانە چەندین چالاکی و پرۆگرامی جۆرا و جۆرمان هەیە کە لەو کۆمیتانی باسم کرد پێکاتون و قوتابیان دەتوانن سوودی زۆر ببینن لە پەروەردەی پزیشکی یانیش زیاتر لەگەڵ کۆمەڵگا ئاشنا بن چونکە بەزدی ئیما لە کولیە ینی تعاملمان زیاتر لەگەڵ دکتۆر و تەڵەبەکانی دەوروبەرمانە بەس کە لا ئایفمسی زیاتر لەگەر کۆمەڵ تعاملمان هەیە و زیاتر لەگەڵ دەزانین کە لە مستەقبەل ئیشەکەمان کردو. زۆر باشە. کازت نالی با سەبارەت بە فستیڤاڵەکەش زیاتر لە تۆ پرسیارکەین دیارە وا ڕێکەوتستمەوە بڵێ پرسیاری پیا بۆ پیا و خانم بۆ خانم چکە لە هەروە ڕێکەوت کە زۆربەی باسی فدراسیۆنەکە هەر کاکەڕەوا بیکات و فستیڤاڵەکەش بابەتەکە کە ئێستا وا ڕێکەتێت جیاوازی جێندەری نییە بەس وا ڕێکەوتوی من ناتوانم سەرە بڕی بکەمەوە پرسیارەکان بکەم. باشە خاتون نالین کێ ئەتوانێت بەشدار بێت لە فستیڤاڵەکە چونکە باسی وت کرد کە پشکنین تیا ئەکرێ ئەگەر هەر کەسێک دەتوانێت بەشدار بێت با من و هەکار بین بەشدار بین و پشکنینمان بۆ بکەن هەکار
زۆر چاوی تەواونیە تۆزە چای تاوانی زۆریش درەنگ شەوان ئەخێ بزانانی هیچ کاریگەری هەبووە لەسەری وڵی بە خۆشحاڵی و بە خێرهاتنتان دەکەین فستیڤالەکە لە پارکی شەید سامی عەبدوڕەحمان ئەنجام دەدرێتن وەکو گوتم یعنی میوانەکانمان هەر خەڵکی شاری خۆمانن هەمویان دێن پشکنینەکان و فستیڤالەکە بەگشتی لەلایەن قوتابیانی پزیشکی بەڕێوە دەبرێت چ جۆرە پشکنینێکەکەن چین پشکنینەکان پشکنینەکان وەکو گوتم وەکو پشکنینی گشتی خوێن ئەنجام دەدرێت پشکنینی شەکرە پستانی خوێن پشکنینی ددان و پشکنینی چاوری ژێر پێست و چەندەها پشکنینی دیکە ینی بە شێوەیەکی گشتی وەکو بڵێ پشکنینێکی گشتیە بۆ هەر کەسێک کە ئامادە دەبێتن لە فستیڤالەکە زۆر باشە کەی فیستیڤالەکە بەڕێوە دەچی نازم کامتان وەڵام دەنەوە کێشە نیە فستیڤالەکە ئەوڕۆ دەست پێ دەکا کاتژمێر 6 تاکو دەبەردەوام دەبی و بەیانیش کە دەکە هێنی سعات 6 لۆ بۆ 2 ڕۆژە باڵی 2 ڕۆژ باشە کاکڕەوە شتێک ئەوەی کە ئەم قوتابیانەی کە لە هەولێر بەشدارن یاخود لە هەرێمی کوردستان هەن ساڵانەیەوە بەس لە شێوەی فستیڤال ئەم چالاکی ئەنجام بدەن یاخود خۆتان بۆ نمونە ئەچنە خانێکی ساڵمەندان بۆ نمونە ئەچنە جایانگەیەک شوێنێکی دیکە بێت کە کۆمەڵە هاوڵاتی لێ بن یا هەمیشە هاوڵاتی بێ گۆرانی کەڵە کەی تەبیب بۆ لای دەردەدار چووە ئێمە بە بەعکسێکە نەخۆشەکە بێ بۆلاتەن یا ئێوە ئەچن بۆ لایەن ناڕاستیەکەی چونکە ئێمە قوتابین ئەمە دەی بچێن لای نەخۆشەکان تەبیب بۆ لای دەردەدار چووە بەس فستیڤالیشمان نییە مەسەڵەن ئەو سار زیاتر لە 80 پرۆژەمان هەبوو هەولێری و پرۆژەکان هەموو بەشێک دەگرێتەوە مەسەڵەن چوینە خانی بە ساڵات چوان چوینە لای منداڵی تیمەکان چوینە خانی ئۆتیزم چونە زۆر شوێنی تریش کە پرۆژەمان هەبووە و پرۆژەکانیش وەکوتم ینی لە چەند کۆمیتێک پێکاتوە هەر یەکە و پرۆژەی بواری خۆی دەکاتن زیاتر وچی گوتم لە 70 بۆ 80 پرۆژێکتمان کردەوە سەر لە هەولێر و لە ساستی کوردستانیش هەموو ساڵێک سەتان پرۆژە و چالاکیمان باشە لەم بابەتانە لە هەر فیستیڤالێک لە هەر بابەتێک کاتێک کە ئەنجام دەدرێت ڕەنگە پێویستی بە هەندێک لایەنی مادی هەبێت جگە لەو لایەنە معنەویەی کە خەمخۆرانە لەگەڵتان قوتابیەکانی تێت سەپۆرت بکرێت وەکو لایەنە مادیەکە ئێوە سوود لە چێ دەبینن ڕاستیەکەی ئێمە بە دڵخۆشیەوە ڕاستیەکەی ئێمە هیچ پاڵپشتێکی مادیمان نییە لە هیچ شوێنێک خۆشمان هەر بە خۆبەخش کار دەکەین بەڵام بە دڵخۆشیەوە سپۆنسەر زۆر یارمەتیمان سپۆنسەرتان هەیە لە زۆربەی پرۆگرامەکان سپۆنسەرمان هەیە بۆ نمونە سپۆنسەری هێڵت فستیڤال کە دەکا ئەو فستیڤاڵی کە هیتمان CMC مستەشفای CMC و تاقیگەی مدلاینە کە زۆر پاڵپشتیان کردین و هیچ کەمکڕیەکیان نەبوو زۆر چاکە نالین پێم بڵێ کاتێکە فستیڤالەکان کۆچایی دێت تۆ لە چەندین فستیڤال ئێستا بەشدارە بیت ئەم 11 فستیڤالتان کردەوە وایە لە هەر یانزەکەی هەر هەبووی تۆ ئامادەکاریت کردووە خۆی ئەم فستیڤالانە و بڵێ کە یازدەمین فستیڤالان نزیکە 11 ساڵە ئەنجام دەدرێت خۆشم کە قوتابی قۆناغی سێمم یعنی وەکو بڵێ ئەوە دووەمین فستیڤالە بەشداری تێ بکەم بڵێ باشە دووەمین فستیڤالە ئەمێ بزانم لەم دووەم فستیڤالە تا دووەمین کە تۆ لەگەڵیان بووی دوای کۆتایی هاتنی فستیڤالەکە چۆن دەرەنجامەکانتان بۆ دەرەکەوێت یاخود بە دوای دەرەنجامێکە ئەگەڕێن لە دوای فستیڤالەکە چیتان بۆ دەرکەوت بەڵێ خۆی ئێمە کە هەر پرۆژەیەک دەکەین چ فستیڤال بێت چ پرۆژەی بچووک وەکو ڕەوا باسی کرد وەکو هەڵسەنگانی پرۆژەکانمان دەکەین بۆ نمونە لەو فستیڤالە هەر کاتێک کە پشکنین بۆ نەخۆشە بۆ ئەو کەسانە دەکەین کە دێن ئەگەر هەر نەتیجەیەکمان دیت کە وەکو بڵێ جدی بێتن لە پشکنینەکانە ئەوە دەنێرینە ئەو سپۆنسەرانی کە لەلایەن ئێمە اتفاقمان لەگەڵیان کردووە وەکو بڵێ چاودێریان دەکەین و ئەوانیش بە خۆشحاڵی و زۆر یارمەتی دەرمابوون لەو بابەتە لە هەمان کاتدا هەر کە ئەم فستیڤالانە ئەنجام دەدەین ئەندامەکانی ڕێکخراوی خۆمان زۆر وەکو بڵێ ینی هاندەر دەبن و زیاتر هاان دەدرێن بۆ ئەنجامدانی چالاکی وا زیاتر بۆیە ئەمە سەرکەوتنی خۆمان لەوە دەبینین کە ئەندامی پزیشکی زیاتر تێکەڵ بە کۆمەڵگە دەبیتن و تێکەڵ بە خەڵکی شار دەبێتن
لە تەمەنێکی بچووکەوە لە سەرتاوە کاتە ئەم پزیشکە بچووکانە دواترە بنا هەمان پزیشکە پزیشکی گەورە و گەورەکان کە پسپۆڕاتی وەرەگرن دێن لێرا بن بە میوانی ئێمە. زۆر سپاس بۆ ئێوە طبعاً ئەم بابەتە بابەتێکی دیکەشی تێدا سۆبان گرینگە ئەمانە هەم خۆیان هەم قوتابیانی تریش کە لەگەڵ خۆیانن وەکو لایەنە پراکتیکیەکە بەڵێ. تێکەڵیان دەکەن بە کۆمەڵگە بەر لەوەی کە دەربچن با بڵێن کۆلێژی پزیشکی تەواو بکەن ببن بە دکتۆر و ناونیشانەکە وەربگرن. سپاس بۆ ئێوە هیوادارم بەردەوام بن دەستان خۆش بی دەستان خۆش بی. یاسەکەوتتان بۆ دەخوازم. دەستان زۆر بەخێر بێن. خۆش.